ئەرکی تۆیە گەیاندنی پەیامی ئیسلامە بە خەڵکی. کارگێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی ڕایدەگەیەنێت کۆمەڵی ئیسلامی لەسەر سیاسەت و هەڵوێستە نەگۆڕەکانی بەردەوام دەبێت و خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بە ئەرکی سەرشانی خۆی دەزانێت. لا ئێستا و ڕابردوو داهاتووشدا کۆمەڵی ئیسلامی بەردەوام لەبەرەی خەڵک و جەماوەری هەرێمی کوردستاندا بووە و باجی هەڵوێستەکانیشی داوە. محەممەد حەکیم ئاماژەی بەوەش کرد هاوشێوەی هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان کۆمەڵی ئیسلامی بەردەوام لەلایەن دوو حیزبی دەسەڵاتدارەوە مافی خورا و مافەکانی زەوت کراوە، بەڵام لەبەر پاراستنی ئەمنیەتی هەرێمی کوردستان و بەرژەوەندی گشتی هاوڵاتیان کۆمەڵ ئەو هەڵوێستانەی پێ قبوڵ بووە. چیمان پێ بکرێ بۆ خەڵکی کوردستان بەعام ئەنجامی ئەدەین بۆ ئەو سیاسەتەیش کە ساڵانی پێشوو گرتومانەتە بەر هەمووی لە پێناو خەڵکی کوردستانە بووە، لە هەموو وێزگەکانە کە کۆمەڵ هەڵوێستێکی نواندبێ لە بەرژەوەندی خەڵکی بووە و ئێمە دوای تەحقیقکردنی هەوڵدانمان بۆ بەدەستێنانی ڕەزامەندی خوای پەروەردگار دوای ئەوە کرۆکی کاری ئێمە بەدەستێنانی ڕەزامەندی خەڵکی کوردستانە ئەوەندەی پێمانەکرێ. ئەم وتانەی کارگێڕەکەی ئەنجومەنی سیاسی کۆمەڵ لە میانەی کۆڕێکدا هات کە ئەنجومەنی شۆڕشی کۆمەڵی ئیسلامی لە ژێر ناونیشانی ڕووداوە سیاسیەکانی هەرێم و هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی بۆی ساز کردبوو. سەبارەت بە گۆڕانکاریەکانی ناوچەکە محەممەد حەکیم باسی لەوە کرد کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا و نیشتەجێکردنی بەشێکی زۆری و هێزانە لە ناوچە سونیەکانی عێراق نیشانەی ئەوە نین کە پێکدادانی سەربازی لە نێوان ئەمریکا و ئێراندا ڕووبدات. هاوکات پێکدادانی سەربازی ئەو دوو وڵاتی لەم ساڵدا بە دوور زانی. منتیقەکەمان هەر بۆ خۆی بە گۆڕانکاری داچێ ئەو بەبیستن مەسەلەن هێزی ئەمریکا ئەکشێتەوە لە بڕیاری داوە ئیتر خۆ سیاسەتی ئەمریکیش مەسلحەت ئەیجوڵێنێ. ئەمریکا دۆستی بەردەوامی نییە، لەوە شایەتیە لە یەکێکە بۆ خۆی خزمەتی ئەمریکای کرد. گۆڕانکاری لە ناوچەکە خۆتان لەوەی بیست بێتان هێزی ئەمریکی زیاترەکرێت لە مەنتیقە سونیەکانی عێراق سیاسەتێکەیە بەرامبەر بە ئێران. من تەسەوەر ناکەم بگاتە شەڕ، شەڕیش بێ لە ناو عێراقا ئەکرێ شەڕەکە بەوانەی کە لەسەر ئێران مەحسووبن ئیتر لەگەڵ ئەمریکا بێ لەگەڵەکە شەڕ ناگەنا شەڕی ئێران بەتایبەت لەم 2009 دوور. ئەمریکاش تا ڕادەیە گڵۆبی سەوزی هەڵکردووە بۆ سیاسەتی تورکی لە مەنتیقەکە. کۆمەڵی ئیسلامی کوردستان لەگەڵ ئەوەی پارتێکی سیاسی دیاری سەرگۆڕەپانی هەرێمی کوردستانە لەگەڵ ئەوەشدا پارتێکی ئیسلامیە کە دەیەوێت شان بە شانیکاری سیاسی لە ڕێگەی کاری بانگەوازەوە خزمەت بە توێژە جیاوازەکانی هەرێمی کوردستان بکات. لە ساڵانی ڕابردووشدا نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی لە حکوومەت و پەرلەمان نوێنەری ڕاستەقینەی هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بوون و داکۆچیکارێکی سەرسەختی مافخوراوان بوون. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی شۆڕشی سەر بە قەزای چەمچەماڵ.